بەڵێ دەگەڕێمەوە لای میوانەکەم لە کەرکووک سەبارەت بە ئەو کاردانەوانەی و هەروە هۆکارەکانی پشت هێرشوی گروپە چەکدارەکان بۆ سەرژێرخانی ئابووری و گەشەپێدان لە هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ بەڕێز لیوا جەودەت جیهاد شارەزای ئەمنی و سەربازی قسە دەکەم. جەنابی لیوا سپاس کە لەگەڵ کوردستان 24 پرسیاریۆم لە بەڕێزت کرد کە بۆچی لەم کاتەدا ئەم هێرشانە بۆ سەر ژێرخانی ئابووری و وزە لە هەرێمی کوردستان و عێراق دەکرێت. ئامانجی پشت ئەم هێرشانە چییە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خودای گەورە میهرەبان. سڵاو بۆ کەناڵە بەڕێزەکەتان. با لە بیری نەکەین کە هەموو کارێکی سیاسی لینک و پەیوەندی لەگەڵ بواری ئابووری هەیە و ئابوور دەورێکی گەورەی هەیە بۆ ئەوەی کە خەتی سیاسی دروستکرا و لە ناوچەکە یاخود لایەنی دیاریکرا و ڕوون بکاتەوە هەموو ئەو کارانەی کە دەکرێن و ڕوو دەدرێن بەرامبەر بە ژێرخانی ئابووری لە ناوچەکانی هەرێمی کوردستان. ئەرمەنجیش سەرەکی لێیان ئەوەیە کە کاریگەری بخرێتە سەرخەتی سیاسی، ڕێگەی سیاسی کە نەخشێنرا و دانراوە بۆ ناوچەیە کامی هەرێمی کوردستانە. دەبینین کە کاریگەری هەن لە سەر ژێرخانەی ئابووری لە سەر پارزوونگە و کۆمپانیا نەوتیەکان و هەروەها بارمانچکردنی فڕۆکەخانەکان. ئەم کارانە هەمویان کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لە سەرکاری سیاسی کە دانراوە لە هەرێمی کوردستان. باشە، بەشێک لەو لێدوانانەی وڵاتانی دەرەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاماژە بۆ دەکەن کە ئەم هێرشانە هەوڵێکە بۆ بەدەستێنانی دەستکەوتی سیاسی و ئابووری لە ڕێگەی توندوتیژی و هێرشەوە. کێن ئەمانە کە لەم دەستکەوتانە سوودمەند دەبن؟ وتەیەکی ڕاستە وەکو ئێمەی کە گوتمان کاری سیاسی پێویستە لینک و گرێدانی بە بابەتێکی کاریگەرەوە هەبێ. بۆیە ئارمانجکردنی ژێرخانەی ئابووری کاریگەریەکی گەورەی دەبێت لەسەر ناوچەکە لەسەر هەرێمی کوردستان بە تایبەتی و ئەمەوا دەکات کە کاریگەریەکە کاریگەریەکی ڕاستەوخۆ بێ بۆ لەبەر ئەمە کاری سەربازی دەکرێت بە هێرشکردن لەلایەن هەندێک گروپەوە قەسفی هاوەنی یاخود مەدفەعی یاخود موشەکی یاخود درونەکان کە ئێستا دەیبینین لە هەموو شوێنەکانی جیهان بەکاردەهێنرێن. ئەمانە کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لە سەرکاری سیاسی کە ئێستا هەیە لە ناوچەکە وەکو ئەمە وەکو خاڵێک و کارتێکی بەهێز بەکاردێنرێ بۆ خەتی سیاسی لە هەرێمی کوردستان و ناوچەکە. باشە، من هەر لە دوو پرسیاری سەرەکیشمدا یەک ئاراستی هەبوو وەڵامەکەم وەرنەگرتەوە. ئەو لایەنانە کێن کە یانەوێت ئەو ئاراستە سیاسیە بەم هێرشانە لە بەرژەوەندی خۆیاندا بشکێننەوە؟ ئایا ئامانجێکی تایبەتی لە پشتە ئەمە دەستی ناوخۆی یا دەرەکیە؟ بە چه شێوازەکەم هێرشانە بەم شێوازە ئاراستە دەکرێت و ئەنجام دەدرێت؟ زۆر ڕاستە وەکو ئێمە کە دەیزانین هەموو کارێکە لە نێوخۆ دەکرێن لینکیان بە کاری دەرەوە هەیە. خەتی سیاسی لە هەرێمی کوردستانیش کاریگەری هەیە. کارەکانی ناوخۆ ئەمان ئامرازێکن کە بۆ جێبەجێکردنن، بەڵام ئارمانجەکە و تەوجیهکردنەکە لە دەرەوەیە. ئەم گروپانە و ئەم ڕێکخراوانە ئاراستە دەکەن بۆ ئەوەی ئەم شتانە بکەن و هەروەها ئەمە حساب نەکرێت لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی چونکە کاری ناوەخۆیەوە لە نێوخۆ کراوە. بەڵێ، داوا لە حکوومەتی عێراق دەکرێت کە کۆنتڕۆڵی ئەم گروپە چەکدارانە بکات بۆ ئەوەی نەبنە هۆکاری تێکدانی سەقامگیری عێراق. بۆچی عێراق نەیتوانی و دەستی بەسەرم گروپە چەکدارانەدا زاڵ بێت یان نەیتوانی و کۆنتڕۆڵیان بکات و لە دەستی یاسا و لە دەستی حکوومەتیش تا ئێستا نەماوەن دەرچوون؟ ڕاستە ناوێک هەیە وەکو تاوەکو ئێستا دەگوترێت کە پێویستە چەک لە دەستی دەوڵەت بێ و یاسا لە سەروی هەموو کەسێکەوە بێت تاوەکو ئێستامە بەکار نەهێنرا و جێبەجێ نەکراوە چونکە هەندێک گروپی چەکدار هەن کە بەرگری ئەمە دەکەن و هەروەها ناکەونە ژێر هەژمۆنی دەوڵەتەوە. بۆیە جێبەجێکردنی ئەمانە سەلامەتیە. بەڵێ، من پرسیارێکی دیکاکەم تا بەڕێزت
ئاوێکە خۆیتەوە بەڵام لە لایەکی دیکەوە سپاسان دەکەم. ئێستا ڕێککەوتن هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عراق بۆ پەرەپێدانی زیاتری کردی وزە هاوکات سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و سەرۆکوەزیرانی عراقیش بۆ ئەمریکا بەشێکی سەردانەکان تایبەت بوو بە پرسی وزە و سربەخۆبوونی کردی ئابووری بە تایبەتی و گرنگیدان بەم کەرتە ئایا ئەمە کار دەکاتە سەر گوشار خستنە سەر حکوومەتی عراق یا لە لایەکی دیکەوە تێکدانی ئەو هەوڵانەی کە حکوومەتی عراق و هەرێمی کوردستان بۆ پەرەپێدان بە کەرتی وزە هەیەانە بۆ ژێرخانی وزە بگشتی ئەم جۆرە هێرشانە؟ وجدت هذه الحالة ئەم دیاردا ئەم حاڵەتە هەیە و هەروەها پێویست بوو کە ئۆپەراسیۆنی هاوبەشە بێت لە نێوان پێشمەرگە و هەروەها لایەنەکانی ئەمنی کە لەو ناوچانن و هەروەها سەر بە عراقن کە بۆ شای ئەمنیان هەن ئەم ژوورە پێکێنرا بۆ ئەوەی ئەم کارانە جێبەجێ بکە بەڵام جێبەجێکردنی کارەکانی خۆی کە لە ئەستۆی دابوو نەیتوانی 100% یاخود بنسبەیەک و ڕێژەیەکی دیاریکراو جێبەجێ بکات چونکە ئەمانە ناوچەی گەورە و بەرفراوانن و هەروەها هیچ هێزێکیان لێ داننراوە ئەمانە ڕوبەڕووی هێرشەکانی داعشیش دەبنەوە هەر تەنها هی گروپەکان نە پێویستە حکوومەت ئەم خودتە و پلانەی کە دانرابوو لە نێوان هەرێمی کوردستان و هەروەها حکوومەتی فیدرالی جێبەجێ بکە ئەمان دەوڵەتێکن بەیەکەوەن و هەروەها ئەمەش لە دەستوردا هاتووە. باشە با لە کۆتایشدا بپرسم بەردەوامی ئەم جموجۆڵی گروپە چەکدارەکان و ئەم جۆرە هێرشانە چە کاریگەری و مەترسیەکی بۆ سەر داهاتووی ئەمنی بە تایبەتی لە عراق و هەرێمی کوردستان دەبێت؟ صحيح احنا تحدثنا قلنا بله. كل عمل ڕاستە ئێمە گوتمان کە هەموو کارێکی سیاسی پێویستە لینکی لەگەڵ کارێکی ئابووری هەبێ تەنها ئابووریش نا بەڵکو هەندێ کارێک دیکەی سەربازیش هەن کە کاریگەری ڕاستەخۆیان دەبێت لەسەر خەتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆیە زۆر لە ئۆپەراسیۆنەکان و کارەکان ئەوەیە وەکو کارتێک بەکاردێنرێن بۆ ئەم خەتە سیاسیە گۆڕانکاری بەسەردا بێ کە لە هەرێمی کوردستاندا هەیە پێویستە تێگەیشتنێک هەبێ بۆەوەی ئەم گروپ و بۆەوەی ئەوەی هەیە لە نێوان هەردوولایەنەکانە نەمێنێ بەڵام ئەوەی کە هەیە عراقێکی یەکەوە هەروەها فیدرالیە پێویستە هەمووان بە ئەمن و ئەمان تێیدا بژین. بەڵێ بەڕێز لیوا جەودەت جیهاد شارەزای ئەمنی و سەربازی زۆر سپاس لە کەرکووکەوە لەگەڵمان بوو.